بەداخەوە ئەمڕۆ ئەم تەقینەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە من پێمان بواە گومان لە پشت ئەم شتانەوە هەیە. ڕاستە تەقینەوەکە خۆکوژیە و مەجامیع ئێرهابی دروستی کردوویەتی وانە، بەڵام گومانمان هەیە بۆ دوو مەبەست. یەکێک لەوانەی کە ئەم ماوەیە ئەم سندوقانە لەبەردەستی خەڵکانێکی معەن هەبووە کە پێشووتریش هەم شەکوامان کردووە، هەم ڕامان گەیاندووە، هەم قازیەکەی هەم لیژنەکەی بەغدا کە لە کۆمیسیۆنی بەغداوە هاتبوون وەکو ڕاهاین لە کەرکووک حجز کرابوون، شەکوایان هەبوو کە ڕێگایان نەدا چم ڕامەکان سندوقەکان بگوازنەوە بەغداوانە. ئەمە گومانمان لەوە هەیە کە ئەم فترەیە دەستکاری ئەو سندوقانەیان قفلانەیان کردبێت بۆی شێویەک دروستکەن بۆی ئەگەر هەر دەستکاریەکان شتێک برێن ئەمە پەیوەندی بەو تەقینەوە بەو شێوەیە، چکە بەپێی معلوماتەکانی ئێمە قازیەکەش کە دوای ئەوەی سندوقەکانی ئەوە کردووە تەمەشای کردووە لە قفلەکان لە شوێنەکان دەستکاری کراوە یان قفلەکان وەکو پێویست نەبووە. هی دووەم پێم وایە ئەمەش دیسان ئاماژەیەکە بۆەوەی کە چۆن کۆمیسیۆن کە کۆمیسیۆنی بێلایەنە بەڵام بە دنیایەوە پێکاتی عەرەب تورکمان کوردی تایە بەشێک لەو کۆمیسیۆنانە یان لەو مۆزەفانە لە مەدینی مەکتەب لە مۆزەفەکانی دیکەی کورد دوور خراونەتەوە لە دوای 12 هەمویان دوور خراونەتەوە و هەڕەشیان لێکراوە و بۆین ئاگیان لە شتەکان نەبێت و ئەمەش کە دوێنێ مەجلیسی قەزای یان مەجلیسی مفۆزیە قەراریدا کە ئەم سندوقانەوانی شەکوای لەسرە بکرێتەوە. من دڵنیام بۆ ئەوەی کیاناتی کوردی ئێمە یان لایەنی پەیوەندیدار نەتوانن وەکو پێویست متابعی ئەو قفلانە بکەن یان شەکواکان لەوێ یەکلایی بکەنەوە بۆ ئەوەیانە کە چاوی کیانات یان ئەو خەڵکانەی کە پەیوەندیدارن کە ئایا سندوقەکان لە کەرکووک دەکرێتەوە. بۆیە ئەمە داوا لەلایەنە ئەمنیەکان و کۆمیسیۆنی هەڵبژاردن یان مەجلیسی مفۆزیە دەکەین کە بە زووترین کات بەڕاستی ئەم سندوقانە بگوازرێنەوە بەغدا و لەوێ لە پێش چاوی خەڵکان نێک بکرێنەوە کە ئەمە گومانمان هەیە دەستکاری ئەو سندوقانە کرابێت.